بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت پێکهێنانی حکوومەت و داواکاریەکانی خەڵک تەوەری ئەم شەوی بەرنامەی دیوی دووەمە بە میواندارەتی هەریەک لە بەڕێزان کاک کەمەران گوڵپی چاودێری سیاسی مامۆستا شەماڵ ئەحمەد بەرپرسی بۆردی ئەکادمی ناوەندی چاوی کورد سوپاسان دەکەم بەخێر بن مامۆستای بەڕێزبا لە بەڕێستان دەست پێکەم تا ئێرە قسەتان چییە خوێندنەوەتان چییە بۆ مەساری ئەو سەردان و گفتوگۆیانەی لەبارەی سەر لە نوێ پێکهێنانەوەی چەند دامەزراوێکی ڕەسمی هەرێم لە نێوان چەند هێزێک کە معنین دەرکەوتووە کە معنین بە پێکهێنانەوەیان ئینتیباعی ئەوەلی چیە لەسەرەوە؟ زۆر سپاس بۆ جەنابتان شەوی جەناب و باش و بینەرانی خۆشەویست. گومان لەوایە کاتێک ئێمە سەبارەت بە پێگەێنانی حکوومەتی هەرێمی کوردستان قساکەین ئەبێت لەو سەرەتاییەوە دەست پێ بکەین کە هەڵبژاردنەکانی ئەم دوایی هەرێمی کوردستان چ گۆڕانکاریێکی لە نەخشەی سیاسی ناو هەرێمی کوردستانە بەدیهێنا. گومان لەوایە نییە کە نەتیجەی هەڵبژاردنەکان خۆ بەخۆی کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر پێگەێنانی حکوومەت لە داهاتووە. جا خۆشبەختانە ئەوەی کە من ملاحەزەیەکەم لەم دوو هەفتەی ڕابردووە ئەوەیە کە لایەنە سیاسەکان بە شێوەیەکی گشتی هەمویان جۆرێک لە هەوڵیان هەیە بۆی کە زوو بە زوو حکوومەت هەرێمی کوردستان تشکیل بێ بە حکمیەوەی کە ئیترەوە بەم شەوە بزان نزیکی 74 ڕۆژێک تێپەڕیەوە بەسەر بەسەندکردنی نەتیجەکانی هەڵبژاردن مدەیەکی زۆرە بەڕاستیەکەی دوای ئەو مدەیە کە پێویستە بۆی کە زیاتر لایەنە سیاسەکان بکەونە خۆیان بۆی کە زووتر دامەزراوەکانی حکوومەت هەرێمی کوردستان بکەوێتە سەرپی خۆی و ئەو پێداویستیانی کە کابینەکانی پێشووی حکوومەت هەرێمی کوردستان نێتوانێت جێبەجێ بکات کابینێ بتوانێت باشتر هەنگاوی باشتر بنێ بۆی کە داخوازەکان بەدی بهێنێ. من بڕوام وایە کە ینی لەم کاتی ئێستایە بە پێی دەرەنجامەکانی هەڵبژاردن پارتی دموکراتی کوردستان توانیوێتی زۆرینەی کورسەکان بەدەست بێنێت 45 کورسی بەڕاستیەکەی عەدەدێکی زۆرە بۆ پەرلەمانی کوردستان و زۆربەی زۆری لایەنە سیاسەکانیش پێیان وایە کە پارتی بەتەنیا ئەتوانێت حکوومەت تشکیلکە. بەڵام لێرە پرسیارێکێتە پێشەوانی ئەوش ئەوەیە کە ئایا نەمەتی شێوازی حکومڕانیکردنی هەرێمی کوردستان لەسەر نەمەتی زۆری لەو کەمینە ئایا تا چەند سەرکەوتووە بێ یا سەرکەوتوو نابێت؟ مامۆستا ئەومان پێ ناڵێن کە نەتائیجی هەڵبژاردن دوازار زۆر تەحەکوم ناکە لە پێکهێنانی ئێرە هەز ناکەین شتێکی جیاوازتر لە ئەوانەی ڕابردوو. منیش ویستم بگەم ئەو خاڵێ بڵێم کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان حکوومەتی لە سەرەتای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە ساڵی 92 تاوەکو ئێستا چەند نەمەتێکی حکومڕانیمان بینی بە خۆمانەوە حکوومەتی 50 بینی بە خۆمانەوە لەگەڵ نەتیجەکانی حکوومەتێکی ترمان بینی کە حکوومەتێکی شەراکەی بە هەنێ لایەن تیا بەشدار بوون ئەو کاتێکە لە کابینەی چوارەم و پێنجەم و بەرەو دواتر حکوومەتی بنکە فراوەمان بینی. ئایا ئەم جارە ئێمە ناوی حکوومەتێکمان بڵین چیانی چ ناوێکی لێ بنین و چ فۆرمێک بۆ یاخۆ چ شێوازێکی حکومڕانیکردن بۆ هەرێمی کوردستان لەم ساتی ئێستایا گونجاوە؟ من بڕوام وایە کە ئەگەر لایەنە سیاسەکان بتوانن حکوومەتێکی هاوبەشی نیشتیمانی دروست بکەن ینی الشراكة الوطنية هاوبەشێکی نیشتیمانی دروستکەن سەرکەوتووە بن. حکوومەت هاوبەشی پێش گەیشتنی نیشتیمانی کوردستان لەم ماوانە قسە لەسەر ئەوە دەکات یان قسەی لەسەر ئەوە کرد کە ئەوان بەشداری لە حکوومەتێکدا دەکەن وەکو شەریکێکی ڕاستەقینە. ڕاستە تاوانێکێک لە ڕابردوودا یەکێتی قسەی ئەوەی هەبوو کە وەکو شەریکێکی ڕاستەقینە ئەگەر ئەمە لەسەر ئاستی بەرپرسانی باڵاش نەکرێت بەڵام پێشمان بچیە پێشمان بەوەیە کە ینی پێناسەی شەریکی ڕاستەقینە بکەین بۆ لایەنێکی سیاسی کە بەژای لە حکوومەت هاکە. من بڕوام وایە کە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان لە بچووکترین پارتەوە تاکو گەورەترین پارت لە هەرێمی کوردستانە بۆ ئەوە دروست نەبوون کە پارتێکی ئۆپۆزیسیۆن بن بەڵکو بۆ دروست بوون کە پارتێک بن لە ناو حکومڕانیە بەشدار بن. هۆکاری خۆشی هەیە ینی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەیە کە ینی تێکەڵبوونێکی تەواو لە نێوان دەستگاکانی حیزب و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە بەڕاستێکی وایە شتێکە شاراوە نییە بەڕاستێکی ینی هەر لە وەزیرەوە هەتاکو بچووترین فەرمانبەری ئەم وڵاتە ئەوەی کە لە ئاسی دەسەڵاتەوە دەسەڵاتی هەبێ مەسەڵەن ینی ئەمانە بە حیزب بتوانین بڵین کە دەوری هەیە کاریگەری هەیە دەسەڵاتی هەیە لەوەی کە کەسەکان بە کۆمەڵە شوێنەکان بە کۆمەڵە کەس پڕکاتەوانێت کە اتجاهێکی حزبی دیاری کراوی هەیە. ئەنی ئەمە یەکێک لە هۆکارەکان ئەوە یەکێکە لە هۆکارەکان ئەوەیە کە بەڕاستەکەی یعنی نەمەتی حیزبایەتیکردن لە هەرێمی کوردستانە نەمەتی حیزبایەتیکردنێکی ڕۆژئاوایی نییە نەمەتێکی حیزبایەتیکردنی ئەمریکی نییە. ئێمە ئەمە تایبەتە بە هەرێمی کوردستان بۆیە ینی هەنێشت هەیە هۆکاری بابەتین کە ینی بەدەرە لە دەسەڵاتی پارتی یەکێتی بزوتنەوەی گۆڕان ینی بارودۆخی ئەم ناوچەیە کولتور
کولتوری سیاسی ئەم ناوچەیە وا ڕاهاتووە کە حیزبایەتی لەم وڵاتی ئێمە بۆ حکمڕانیکردن بە نەک بۆی کە لە دەوری دەسەڵات هابێ واگەر لە درەوی دەسەڵاتی شاوێ بەڕاستیەکەی فۆرمی بوونە دەرەوەی لە دەسەڵات بەو شێوەیە نییە کە معارەزە لە بریتانیا هەیەی یاخۆ بۆ شێوەیە نییە کە یەکێک لە پارتەکان لە ئەمریکا هەیەی کەواتە لە هەموو کاتێکا بێ ئێمە پێناسیەوە بکەین بزانین ئاخۆ شەراکەتی حەقیقی چییە و چۆن نەگەیتن ئەو شەراکەت حەقیقیە. تەسەورەکەم کە لە میانەی گفتوگەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی حکومەتی کوردستان گفتوگۆی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی حکومەتی کوردستان هەندێک شت دەرکەوت بێ ینی سەرەداوای دەرکەوت بێ بۆ ئەمانە بۆ ئەم پێناسەیە یعنی یەکێک لە هەرە گرنگترین پێوەرەکان کە بتوانین پێی شەراکەتی ڕاستەقینە پێی پێناسە بکەین ئەوەیە کە ئەڵێن ئێمە ئەمانەوێت لەسەر جەمبڕیارەکانی ناوخۆیی و دەرەوە ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە داهاتی هەرێمی کوردستانەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە تەواوی سێکتەرەکانی حکومڕانی هەرێمی کوردستانە تیا بەشدار بین واتە بڕیار لەلایەن یەک کەسەوە نەدرێ بەڵکو لەلایەن کۆمەڵە کەسەوە لەلایەن هەموو لایەکۆ بدرێت و هەمووی تیا بەشدار بن ئەمە پێناسی سەرەکی شەراکەتی زۆر باشە. کاک کامران قسێک هەیە لەسەر ئەوەی کە ئەو گفتوگویانێکی ئێستا لە ئارادان بە تایبەتی لە نێوان بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان لە ڕاستیدا بەر لەوەی بۆ سەر لە نوێ پێکەنانەوەی حکوومەت یان دامەزراوی سەرۆکاتی هەرم بێ لە ڕاستیدا بۆ سەر لە نوێ دروستکردنەوەی جۆرێک لە پەیوەندیە لە نێوان ئەم هێزانە چونکە خۆت دەزانی پەیوەندی ئەم هێزانە ماوەی زیاتر لە 2 ساڵ یا ساڵ و نیوێکە بە گورژی و بە هەڵبەس و دابەسێکی زۆردا دەڕوات ینی هەتانی بنمونە ئەگەر سەیرێکی ئەو ڕاگەیەندراوە هاوبەشەی نێوان پارتی و یەشێتی بکەین کە لە یانزەی دوانزەی 2010 بڵاو بۆتەوە 4 خاڵە هەر 4 خاڵەکە زۆرتر پەیوەندی بە شێوازی پەیوەندی ئەم دوو حیزبە و هەڵوێستیان لە بەرامبەر کۆمەڵێ مەلەف کە ڕەنگە پەیوەندی هەبێ بە اقتصاد بە شێوازی مامەڵەکردیان لەگەڵ بەغدا ینی ئەوەندە پەیوەندی نییە بە حکوومەتەوە لەسەر ئەوە ینی تۆ قسەچیە. بڵێ سەرەتا سڵاو و ڕێز بۆ بینەرانی خۆشەویست دەستخۆشی بەرنامەکە ئەوەی من دەیبینم ئێستا کە بە هەوڵی لایەنەکان دەبینێت بۆ پێگەێنانی حکوومەت گەلەکۆمەیەکە لە دیموکراسی دەکرێت لە بەرەوەی لە سەرەتا بۆچی گەلەکۆمێ لە دیموکراسی لە کاتێکدا سێ هێز چوونەتە ناو لعوبەیەکەوە ئەم سێ هێزە ئێستا زۆرینن بگەڕێنەوە ببوورە دەبێت بگەڕێنەوە بۆ سەرەتای ئەم یاسەل یەکتێگەشتنی لایەنەکان کە هاتووەتە پێش لەسەر چ ئەساسیەک دانراوە لەسەر بنەمای دەنگێنان لە پرۆسەیەکە کە پێڵم پرۆسی هەڵبژاردن خۆی گشتی پرۆسەکە سەختەکاری بووە ینی هەموو لایەنەکان ناڕازیم بوو بە دەرئەنجامەکان بەڵام ئێستا قبوڵیان کرد لەبەرەوە من وای دەبینم کە هێزێکی شکست خواردوو لە کایەی سیاسی ڕابردووی هەرێمی کوردستاندا سەرمەشقی پێگەێنانی حکوومەتی داهاتوی هەرێمی کوردستان دەکات لایەنەکان ئێمە بەداخەوە کە لە دیموکراسیە باز لە ژمارە دەکرێت بەڵام ئێمە ئەزمون و ڕابردوومان هەیە لە هەرێمی کوردستان 27 ساڵی ڕابردوومان ئێمە ئێستا لە چه ئاستێکداین ئێمە دەبێت ئەوە بکەینە پێوەەر ئەو تێرەزانمەی دوێنێ بە دەنگی ئەندامانی حیزبەکەی جارێکە چانسێکی پێدرایەوە بەڵام لێرە لە دوای شکستی ڕادستکردنی شنگال و لە دوای 16 ئۆکتۆبەر و لە دوای ڕیفراندۆم ئەم هەموو شکستەی کە هاتوۆتە پێش لە دوای برسیکردنی میلەتی کوردستان لە ژێر ناوی پاشەکەوتی موچە سیرەکەین خەڵکەکە لایەنەکان لایەنە سیاسیەکان دەنگدەرەکانی خۆیان ئاوت کردەوە کردیانتە دەرەوەی ئەو پرۆسەی کە ئەوان سەرقاڵینی وەگەرنا ئێستا زۆربەی زۆری جەماوەری هەرێمی کوردستان لەگەڵ ئەوان نییە کە بەم شێوەیە هەر هەمووی لەبەر دەرگای کابینەی حکوومەتی نوێدا بوەستێت ئێمە دەبێت پرسیار بکەین ینی ئەو کەسەی کە کاندید کراوە بۆ سەرۆکی حکوومەت داوای لێبەر دەکەم بۆچی لە بەردەمی ئەم کابینەیە نەوەستن لە کات تێکدا ئەم کابینە تازەیە چانسێک و دەرفەتێکە بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێن و ئەو پرۆژانی کە لە هەڵبژاردندا ئەو هێز و لایەنانە داویانە لە ڕابردوودا دەرکەوت ینی پرۆژەی معارەزە بوون لە ڕێگەی جوڵاندنی شەقام و جوڵە مەدەنیانەی کە هەن ڕەنگە نەتوانێ ینی بای پێویست خواستی خەڵک ینی بەداخەوە تا ئێستا لایەنی ئۆپۆزیسیۆن نەبووە لە کوردستاندا
لایانی ناڕازی هەیە تا بۆ دەیبینین کە هەر یەکەو بە شێوازێک قەناعەتی پێ دەکرێت و دەچێتە نێو کابینەکەەوە لە کاتێکدا من ئاماژەم پێکرد سەرەتا پرۆسەکە کۆی گشتی ساختەکاریە دەبوایە ئەسا لایانی ئۆپۆزیسیۆن زیاتر بووایە لەو لایەنەی کە دەچنە نێو حکوومەتی داهاتوە بەڵام ئەم کەسایەتی ئێمە لە کوردستان دەژین لە کوردستان ینی ئێمە بۆ معایەرانەی کە لە کوردستاندا سیاسەتی پێ دەکرێت گەمەی سیاسی پێ دەکرێت بین خوێندنەوە بکەین کوردستان جەنگەڵ نییە کە شۆڕش کوردستان زۆرترین قوربانی درراوە کوردستان کیمیاباران کراوە ئەنفال کراوە تعریب کراوە تەبعیز کراوە تەهجیر کراوە یعنی ئێمە خێرەک نییە لایەنەکان بێن بیفرۆشنەوە بە خەڵکی ئێمە کاتی کە باز لە کوردستان دەکەین سمپڵی هەر چوار پارچەی کوردستانە لە قوربانیداندا ئێمە کاتی کە باز لە کوردستان دەکەین بێبەشترین بەشی کوردستانی ئێسا لە ڕووی دیموکراسی و ئازادیەوە ئەمەی کە من دەمەوێت ئاماژەی پێ بکەم کابینەی داهاتوو ئەو کەسەی کاندید کراوە باگراونی ئەو کەسە لە ئیشوکاری ڕابردوویە چی بووە یعنی ئەم کەسە ئەزمموی لە بەڕێوەبردننی حکوومەتدا هەیە یاخود بەرپرسێکی سەرەکی دەستگایەکی ئەمنی بووە ینی ئەمە خۆی لە خۆیدا ئەوەی کە کەسێکی ئەمنی تەرشیح دەکرێت کاندید دەکرێت بۆ باڵاترین دەستگایە کە ڕەنگە بە باڵاترین دەستگایشی مەدەنی ئێمە ناوی بەرین باشە لە چوارچێوەی ینی جونگە سیاسەکانی وڵات ئەمە چۆن لێک دەدەیەوە ینی لێکدانەوەی من دروستکایی تیان نبینم لەبەرەوەی ئێمە دەمانەوێت کەسێکی پرۆفیشناڵ لە پێگەی بڕیار و سەری مێزی سەرۆکوەزیرانە دانیشێت بەڵام بەڕێز مەسرور بەرزانی خۆی سەرۆکی دەستگای ئاژانسی پاراستنە ینی ئەمە تەنها لە وەرگرتنی بڵێن ئیفادە و داتا و دانپیانانی خەڵکیە توانیوەتی لە بوارەکەی خۆی ئەگەر سەرکەوتوو بێت بەڵام ئێمە کێشەی هاوڵاتیمان هەیە ماوەسەژان هاوڵاتی ئێمە ێستا لەم هەرێما دەژین ئەگەر موەلی دەنەبێت شەوان من سەیری شاری سلێمانیەکەم گۆڕستانێکە بۆ خۆیەوە نەتاریکە ینی لە ڕووی سوتەمەنیەوە سێرەکەی هاوڵاتی بێبەشە لەوەی کە وەکو هاوڵاتی مافی هەبێت و سوتەمەنی بۆ دابین بکرێت موچەش بە هەمان شێوە کە ئەمانە مافی سەرەتایی هەموو کەسێکن کە ناوی هاوڵاتی لێدەنرێت ئەمەی ئێستا هاتووەتە پێش ینی کابینەی داهاتوو من بەو کابینە بەهێزەی نابینم کە خەڵک تامەزرۆیە و لە چاوەڕوانی ئەوەدایە کە گۆڕانکاری گەورە بێنێتە ئارەوە لەبەرەوە هەمان عەقڵیەتی بنەماڵەیی کابینەی داهاتووش بەڕێوە دەبات عەقڵیەتی بنەماڵەیی لە پێش ئەم کابینەیەوە بە هەمان شێوە سێ جومگەی سەرەکی لە هەرێمی کوردستاندا کە دانران من وەکو خۆم پۆستی سەرۆکی هەرێم بە بدعایەکی سیاسی دەبینم بۆ هێشتنەوەی ناوی بنەماڵە چونکە کاتێک کە ئەمریکا بەڕێز بەرزانی کە نارخست لەسەر کورسیەکەی ئەو پۆستە دابەش کرا لە نێوان سێ دەستگای هەرێمی کوردستاندا بەڵام کەس نهاتە پێشەوە بکرێتەوە بە سەرۆکاتی هەڵبسێرا ئەو پۆستە ئێستا یەکێک لە بنەماڵەی بارزانی دەبێت ئەو پۆستە بگرێتەوە دەست کەواتە خۆی لە خۆیدا سەرۆکایەتی هەرێم ئەو پۆستەیە بۆ هێشتنەوەی ناوی بنەماڵی بەرزانی دانراوە نەکەوەی بۆ بەڕێکردنی کاروباری هەرێمی کوردستان بێت داهاتوش ئەوە دەسەلمێنێت زۆرینەی پەرلەمانی بەڕستان کە باسیەکەن وەکو ژمارە 45 کورسی 11 کۆتا ئەوەی ئەولا پارتی دەتوانێت هەموو بڕیارەکانی خۆی تەمریر بکات من ئەم جارە کابینەی ئەم جارەوە دەشم پێێنم سەری منجڵ و بنی منجڵەکە خودی پارتیە ئەوەی لە ناو منجڵەکەیە لایەنە سیاسیەکانن کە بەپێی ڕێژەی ئەو ئاگرەی ئەو زیاو کەمی دەکات من ئەم پرسیارم لە مامۆستا شەماڵیش کرد بڵام تا ئێرە پارتی وها مامەڵە ناکە لەگەڵ یەکێتی لەگەڵ گۆڕان لەگەڵ لایەنەکانی تر تا ئێرە بە منتەڵەقی زۆرینە و کەمینە مامەڵی نەکردوت تا ئێرە ئەوەی کە دەیبینی هەوڵی تەفاهومە لەگەڵ ئەم هێزانە بۆ دابشکردنی پۆستەکان بە شێوەیە کە جۆرێک لە هاوسەنجی تێدا بێت ینی بنمونە سەرۆکی هەرێم کەلعادە و بۆ پارتی سەرۆکی حکوومەت وەتەحسیلی حاصلە بە حکمی ئەو کورسیانی کە پارتی هێناوتی هەر بۆ پارتی بەڵام سەرۆکی پەرلەمان کە لە کاتێکدا پارتی دەتوانێت ئەمیش داوا بکە یەکلا بۆتەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە و هەروەها جێگری سەرۆکی هەرێم قسە هەیە کە بۆ گۆڕان بێت جێگرێکی تر کە لە ئەنجومەنی وەزیرانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە کەواتە هەز ناکەی هێزەکان ئاوت نەکراون پارتی ئەمەی نەکردووە لە کۆی گشتی ئەو جومگە هەستیارانەی ئەو پۆستە سیادیانی لە هەرێمی کوردستان بەڕێوە براون و بەڕێوە دەبرێن لە دەرەوەی بنەماڵی بەرزانی لە لای چێبوون لە لای هیچ لایەنێکی کە نەبوون گرفتی ئێمە ئەلێرە کۆمەڵگەی کوردستانی لە هەرێمی کوردستان باجی ئەوە دەدات کە
ڕێبەرانی یەکێتی نیشتیمانی بەردەوام شەڕی دووەمیان کردووە لە هەڵبژاردن لە کای سیاسی شەڕی یەکەمبوونیان نەکردووە قەت بەڵێنی یەکەمبوونیان بە جەماوەر نەداوە بۆیە ئێستا دۆخەکە بۆ ئاستە گەشتووە کە دەمڕاستی کۆمەڵگەی کوردستانی تەنها لەلایەن بنەماڵەیەکەوە ئاراستە بکرێت ئێمە لە بری پەرلەمان کاک شۆڕژیان لە بیرمان نەچێت مەکتەب سیاسیەکان بڕیار لە دانی موچە و پاشەکەوت و سەرخستنی موچە و ژێرخستین دەکەن گرفتەکەمان ئێمە لێرایە خاوەنی دەستوریەک نین کەواتە کێ بەهێزە کێ ژمارەی پەرلەمانی زۆری بەدەستێناوە ئەو لایەنە دەتوانێت زۆر ئاراستەی کایە سیاسی بۆ شێوازە بگۆڕێت کە خۆی دەیەوێت زۆر چاکە کەواتە مامۆستا منوا لە قسەکانی کامران تێدەگەم کە ئەم هەوڵانەی کە هەن لە ڕاستیدا ینی ئەوەندەی بۆ سەر لە نوێ ڕێخستنەوە و دابشکردنەوەی پۆستەکان بێ بە شێوەیە کە 2000 بچێتە خزمەتی بنەماڵەیەک هێزێک کەسانێک هیچی تردیانی من بە شێوی تێگەیشتم فەرمو تێگەیشتنی تۆ چۆن نەبزانم من قسەکانی بەڕێزیان متفقم لەگەڵ لە ساسە بەس لە چیدا متفقنی باش لە وەصفی حاڵەتەکە متفقم ئەمە وەصفە ینی ئێمە کاتێکڵێن هەرێمی کوردستان بەم قۆناغاتیە پەڕی ئەوم بارودۆخە سیاسەکەیتی و کۆمەڵایەتەکەیتی و ئابوورەکەیتی و پاشەکەوتی مۆچەهەیە و کارەبانیە و ینی هەموو ئەو شتانێکە باسەکرێ هەموو ئەو شتانی کە لە 2009 بزوتنەوەی گۆڕان کردی بە شعار و تاواکو ئێستا نزیکی 9 ساڵە خەریکی و بابەتەن ینی ئەوانەی کە لە معارەزەیا بوون و لە ناو حکومەتا بوون یا خۆی دەروی حکومەتا بوون و لە تەلەڤیزیۆنەکان و کانالەکان باسییان کردو ڕاستە ئەمە هەمووی ڕاستە خۆ من ناڵم ئەمە ڕاست نییە ئەمە واقع ئەو خەڵکی بینێ بەڵام ئایا ڕاستە ئێمە حکم لەسەر بابەتێک بین کێشە دەستی پێ نەکردووە بەچی پێوەیەک من حکمی لەسەر بم ئەگەر بۆوانە ئەگەر سەیریکە هەموو تەجروبەیەک قابلی گۆڕانکاریە بۆ چکە تۆ بەڕاستەکەی کاتێک حکم لەسەر بابەتێک گەیت کە ئایا ڕاستە یاخود دروست ڕاست نییە وا ئەبێت یاخوار نابێ ئەبێ بیئەی داخلی و بیئەی خارجی ئەو بابەتە بەڕاستیکەن کە شە بکەیت و شی بکەیتەوانێ ینی ئێمە کاتێککە باسی هەرێمی کوردستان ناکەین بەڵە ڕاستە هەرێمی کوردستان و گرفتانی هەیە و ئەمە کەسیش نکولی لەمە ناکە هەموو لانە سیاسەکان هەر لە گەورەترین سەرکردی سیاسی کوردستانەوە هەتاوەکو بچووترینیان کاتێک کە دوێنێ و قسانی من و جەنابیەکە ڕاستە مەگلەیە خۆ گلەی خەڵکە هەم گری لەوە هەیە گرێوە هەیە کارەبانیە کە ئاونیە کە سوتەمەنی هەر مۆستعلەکە ینی ئەوانەیە کە کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵکی هەیە ئەمە مانای وایە کە ئەبێ حکومەت هەرێمی کوردستان تێبگا کە خەڵکی ژیانی ئەوێ گوزەرانی ئەوێ بارودۆخێکی ئارام و ئاسایش و یعنی ئەوە بێ کە ینی لە ڕووی ئابووریەوە ژیانی مەزمون بێ بەدوای ئەوە هاگەڕێ بەدا خەڵکی بە عام لە کوردستانی ناگەڕێ تا ئێرە ئەمە نەبووتە جێی باس و خواسی کۆبوونەوەکانی ئەو هێزانە ئەوەی کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە خۆی هەدەفەکە چییە؟ هەدەفەکە ئێمە باسی واکەین ئەم کۆبوونەوەی کە ئێستا ئەکرێ هەدەفەکە ئەوەیە کە ئەو دیاردانە ئەگەر بن بڕیژ نەکرێ کەم بکرێتەوانێ ئەگەر وابێت چاکە مشکلێکمان لەگەڵیە بەڵام ئایا من ناتوانم حکم لەسەر ئەو بم کە ئایا هەل لە ئێستاوە بەو پێوەرانی پێشوو هەل لە ئێستاوە حکم لەسەر ئەو بم کە ئەمە سەرکەوتو بە یاسەکەوتو نابێت بۆ چونکە لەناو سەیری نەخشەی سیاسی پەرلەمانی کوردستان بکە لە 92 هەتاوەکو ئێستا بە هیچ جۆرێک ئەم نەخشە سیاسی ئێستا نابینی کە جەناب ملاحەزە کردووە تەواو گۆڕانکاری بەسەر هاتووە ئەم گۆڕانکاری ئایا کاریگەری نابێت لەسەر بارودۆخی سیاسی و ئابووری و کولتوری و کۆمەڵایەتی کوردستان چۆن کاریگەری نابێت بە تاکید کاریگەریە بێ ینی یەکێ لەو گرفتە سەرەکیانی لەوانەیە کە لەم کە ئەکرێت ئەگەر ئیشی لەسەر بکرێ لەم کابینەیە چارەسەر بکرێ دەستوری هەرێمی کوردستانە ئێمە بۆ دەستورێکمان نەبێ گرفتی سەرەکی تا ئێستا ژێمە بەپێی یاسای ژمارەیەک ئیشەکەین کە لە نەوەتەکانە دەرچووە بۆ دەستورێکمان نەبێت کە هەموو کە تەنزیمی هەموو ئەم مؤسسادانەمان بۆ بکات و هەموو ئەم مؤسسادانە بزانن چۆن ڕەبتە بن بەیەکەوە کامیان سەلاحەتەکانیان چۆنە و ئایا مافی خەڵکی چۆنە ئەی باشە ئەنی کاتێک کە باسیش بنەماڵە ئەکەین لە حکومڕانیە لە هەرێمی کوردستانە بە بڕوای من ئەمە مجتەمەعاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەعام کە ئێمەش بەشێکی لەو کۆمەڵگایە و مجتەمەعاتی دیکەی تریش کە هەنێک لێمان نزیکن بۆ نمونە ئەمریکا کاکە بیل کلینتن بوو دوایەوە هیلاری کلینتن ویستی خۆی کاندید کە جۆرج بوشی باوک بوو جۆرج بوشی کوڕ بوو بە سەرۆکی کۆمار یعنی ئەمە لەناو ترامپیش دەبووترێ لەگەڵ مێردەکەی نیازیشتیا کەواتە ئەمە لەناو هەموو جیهانە هەیە بەڵام جیاوازەکە لە چیایە؟ جیاوازەکە لە ئاستی کرانەوەی نخبەی سیاسیە لای ئێمە لەگەڵ ئەوانە لەوانەیە نخبەی سیاسی لە
وڵاتێکی وەکو ڕۆژ ئاوا ماکرۆن بتوانێت لە ماوەیەکی کورتە حیزبێک دروست کات و ببێ بە سەرۆکی کۆماری فەڕەنسا ئەمانەوە ئەم نخبە سیاسی نخبێکی سیاسی کراوەیە ڕێ بە خەڵکی تریا بێتە ژوورەوانێ لەوانەیە ئەم کرانەوەیە بەو ئاستەرە لەو هەرێمی کوردستانە نەبێ فعلا واشە لەناو نخبەی سیاسی هەرێمی کوردستانە ئاسانیە تۆ بگەیتە بێ دەسەڵات بەتاکید دیاردەیەکی زۆر دەگمەن هەبوو لەم کوردستانە ئەوش کە یعنی بزوتنەوەی گۆڕان هەندێک لە نخبەی سیاسی دروست کرد و خسێ دەسەڵاتەوە بەڵام بینین ئەو نخبە سیاسەشی کە لە دەسەڵاتایە بەڕاستەکەی دواتر پابندی کێ بۆ پابندی خانی ڕاپەڕاندن بووە یاخۆ پابندی جواتی گشتی نەیتوانێت تجاوزی حزبەکەی بکە ئەمە خۆی بخۆی ئەمە گرفتیەکە اینجا بۆیە من ئەڵێم هەر لە ئێستاوە بەس دەگوترێ ئێرادەیەکی سیاسی شوێ لای ئەو نخبە سیاسەکە ئەم دۆخە هەروەکو خۆی بمێنێتەوە ینی ئەنی گۆڕانی بەسەردانەیە ینی خۆ بەدەست خۆیان نیە کاکە بۆ بەدەست خۆیان چکە جوولەی کۆمەڵایەتی وەردەوە بەرەو گەشەستە نەچێ ئەمە یەک دوو بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بەستاوتە بارودۆخی سیاسی عێراقەوە بەستاوتە بارودۆخی سیاسی جیهانەوە ینی بمارە نەمانەوێ هەموو گۆڕانکارانی کە لە چواردەوری ئێمە ڕۆیە و ئەوەشی کە لە عێراقا ڕۆیە دواتر کاریگەری بێ لەسەر هەرێمی کوردستان سەبارەت بۆی کە ئایەکێتی نیشتمانی کوردستان دایمە بە عقڵەتی دووەم بیری کردوتەوانێ بۆ چکە بەڕاستی دوی تجاه هەبوو لە هەرێمی کوردستان بایمە ئەوە لەبەر چاو بگرین سەبارەت بە تێڕوانینی بۆ هەرێمی کوردستان اتجاهێکیان ئەوە بووە کە هەوڵیاوە لە هەرێمی کوردستان دەسەڵاتی بەدەستەوە بێ پاچی دیمکانی کوردستان ڕەبایەتی ئەو تجاهی کردووە و هەر لە دوای 2023 و لە 2005 بەرەو دوای کاتێک کە ڕەوانشار مامجلال بوو بە سەرۆک کۆمار و هەتاوەکو ئێستا بەڕاستیەکەی یەکێتی نیشتمانی کوردستان لە ناو دەسەڵاتی لە ناو هەرێمی کوردستان دەسەڵاتی دوم دەسەڵاتی یەکەم نەبووە باشە اتجاهی دومیشمان ئەوە بووە کە لەسەر بەغایشی کردووە هەوڵیاوە لە بەغا دەسەڵاتی هەبێ بە ئومێدی ئەوەی کە دەسەڵاتەکانی لە بەغای کاریگەری هەبێ لەسەر هەرێمی کوردستان بەڵام ڕاستەکەی وا دەرکەوتووە ینی گرتنە دەستی دەسەڵات لە هەرێمی کوردستانە خۆی بەخۆی کاریگەری لەسەر پێگەی لایەن و هێزە سیاسەکان ئەبێت لە داهاتووە لە بەغاش و ناوچەکەشە باشترین نمونەش ئەزمموی پارتی دیموکراتی کوردستان ئەبینی کە ئێمە ئەبێ تەنها هێشتا سەریح قسە بکەم ڕاستەکەی بۆ خەڵکی بۆی کە بۆی من ئەو ناوە نایهێنم بۆ شوێ قساکەم بۆی کە سەریح بین خەڵکی لێمان تێ بکە پارتی دیموکراتی کوردستان بەگرتنە دەستی دەسەڵات لە هەرێمی کوردستانە توانی وێتی کە پێگەی خۆی لە هەرمیشە بەخۆتکە و لە هەمان کاتی شاوەڕاستی کاریگەریشی هەبوو لەسەر سیاسەتی چواردەوری خۆمان و ئەمە مانای وانە کە من ینی پارتی بڵێم زۆ بەرزە لە بەرامبەر بە یەکێتیان نەخێر بەڵکو مەبەستم ئەوەیەکە ئەم دوو ئیتیجاهە کامیان ڕاسترە ئەمیان ڕاست بووە کە هەوڵیاوە ئێستا ئەبینین کە زۆری هێز و لانە سیاسەکانی بەغا گفتوگۆ لەگەڵ پارتیاکەن و گفتوگۆ لەگەڵ شاکەن بەڵام بۆ ئاراستە گفتوگۆ لەگەڵ پارتیاکەن کە خاوەنی هێزێکە لە خانەی 45 کورسی سای بۆکرێ بمانوێ نەمانێ خانەی 25 کورسیە لە پەرلەمانی بەغایە بە هەمان شێوە سای بۆکرێ کەواتە ئەم دوو ئیتیجاهە ئەویان ئاراستەکەی ڕاستگرت کە دەسەڵات لە هەرێمی کوردستانە کاریگەری هەیە لەسەر سکتەرەکانی تری حکومڕانی لە عێراقا نەک لە عێراق و دەسەڵات کاریگەری هەبێت لەسەر هەرێمی کوردستان زۆر چاکە کاکاوەران پێدوانی ینی پێشمەرجی پێکێنانی حکوومەتێک کە کار لەسەر سەقامگیری بکە بۆ هەرێمی کوردستان و کار لەسەر ئەوە بکە کە چاوەڕوانەکانی خەڵک جێبەجێ بکە خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان جارێشکە ببوژێنێتەوە پێشمەرجی ئەوە پەیوەستە بە ئاسایی بوونەوەی پەیوەندی نێوان ئەو هێزانی کە قەرار وایە حکوومەت پێک بهێنن و هەستیش ناکەی ئەو گفتوگۆ و ئەو جموجوڵانی کە لە ئێستادا هەن زۆرتر بۆ ئەوەیە کە جۆرێک لە متمانە ینی بگەڕێنەوە بۆ خۆیان ینی ئەمە شتێش شاراوەیە ئەگەر گوێ لە دەبێت یان ئەکادیمی ئەمەش حاڵەتیشی ئیجابی نییە یان ئەوەی ڕتوش بکەین ینی ئێمە کە باز لە حکومڕانیەکەین ئەوەی کە گوزەری کردووە حکومڕانی تا ئێستش کە زۆربەی خانەوادەکان ڕەشپۆشن بریتی بۆ لە شەڕی ناوخۆی نێوان دووهێزی دەسەڵاتیانی لە شەڕی ناوخۆ ئەوان جەماوەرێکی قوربانی پێدراویان بۆ خۆیان پێگەێناوە کە لە دەنگدان و هەڵبژاردنەکاندا بتوانن ئاعتیمادیەکەنە سەر و دەنگێک گێنن کە بەلای کەمەوە بۆ بۆچوونی من هەر یەکە 20 کورسی بۆ 15 کورسی لە هەرێمی کوردستاندا جەماوەریان هەیە کە بەپێی داتای شەڕەکانی ناوخۆ کە ئێمە نەفرەتمان لێ کردووە قوربانیەکان لە ئێمە بوون ئەمان جەماوەرێکیان مخان دروست کردووە کاتێک کە باز لە هەرێمی کوردستان دەکەین هەرێمی کوردستان لە نێو پەرلەمانەکەیدا ئەندام پەرلەمان علی حەمەد ساڵح سەرگوێلاکیان شکان بە بۆگز کە شۆڕش لێدانی خواردووە کە حەسانەی هەیە دوای ئەوە لە ڕێل و لێ تفەنگەوە زۆر ئاسایی سەرۆکی پەرلەمانەکەش جێڕایەوە
جەماوەرێکی ئەکتیڤ نییە من حەزمە کرد مامۆستا کە ئاماژەی بەو شتانە کرد جەماوەریش ئەبێ ئێمە ئیش لەسەر جەماوەر بکەین کە جەماوەر وشیار بێت داوای مافی خۆی بکات یعنی ئەوەی کە فەڕەنسا پێی گەشتووە شتێکی معجزە نییە ئێمەش دەتوانین پێ بکەین ئێمە بۆ دەبێت لە چەوسانەوە خۆمان نەگەینە ئاستی وڵاتێکی تر بڵێن ئەمە کوردستانە بەڵام کاتێک یەتە سەر مافەکان تۆ هیچ مافێکە نەبێت ئەوەی لێرە دەگوزارێت بەداخەوە ئەوانەشی کە پۆستەکان وەردەگرن بە هەست و شعوری خەڵکی ڕادەبێرن بەڕێی بەڕێز مامۆستا ئەوە ینی ڕەوایە وەزیری دارایی هەرێمی کوردستان دوای 27 ساڵ حکومڕانی بڵێت بە ئەو بانقانەی موچەی خانەنشینی تیا دەدرێت کە پر دروستکەن بۆی لەسرە هەتاولیان نەیە یان باران لیان نێت ئەمە ڕەوای ئەو دەبواە باسی ماستەرکارد ویسەکارد کردایە بۆ سەمامۆستا عەفوو ئەبواە ئەوان لە خەمی ئەوە بوونایە کە هاوڵاتی چۆنچۆنی خزمەت بکرێت و بگەێنرێتە ئاستێک کە هەست بە بوونی خۆی بکات یعنی ئەمە بەداخەوە حیزبەکان شەڕی خۆیان دەکەن ینی هاوڵاتی گرفتی نییە سە من لەگەڵ دهۆکیات تێکەڵم لەگەڵ هەولێریا تێکەڵم لەگەڵ کەرکووکیات تێکەڵم لەگەڵ عێراقیات تێکەڵم کێشەمان نییە بەڵام ئەوە سیاسیەکانن بۆ ئەوی لە پێگەی بڕیاردا بمێننەوە ینی لە هەرێمێکە کە مەکتەب سیاسیەکان بوون بە جێی بڕیار لە بری پەرلەمان ینی ئومێدێکی چیەکەی تۆ لەو لایەنانەی کە سبەینە کابینەی نوێش پێک بهێنرێت پێگەێنانی کابینە گرفتێک نییە چۆن پێگییان پێک نایەت ئەمە پرسێکە دەکرێت بە لایەنەکان و لایەنەکانیش وەکو لە سەرەتاوە ئاماژەی پێکرد ڕازی دەکرێن وەگەرنا لایەنی ئەبوایە زۆرینەی ئەم جارە لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا لایەنی ئۆپۆزیسیۆن بوونایە نەگەوت ئەوەی بچنە ژێرباری دەسەڵاتێکی من ناوی لێنم دەسەڵاتی بنەماڵەیی لە بەرەوەی سێجومگە سەرەکیەکە لە لای بنەماڵەیە داهاتی 8 مانگی ڕابردووی باشماخی من و تۆ مامۆستاکان 270 میلیارد دینارە ینی کەم نییە چ وەزیرێکی ئەم حکوومەتە دەزانێت لە کۆی گشتی ئەو سنووری کە ئەو داهاتی لێ 128 گوند 35 گوند چۆڵە ینی بۆ کوردستان ئاوادان نەکراوەتەوە ینی کار لەسەر سێکتەرەکانی بوژانەوەی کوردستان نەکراوە کاریان لەسەر ئەوە کرد لە دوای ڕاپەڕینەوە منێکی گوندنشین کە سەرقاڵی کشت و کاڵ و ئاوادانکردنەوەی کوردستان بووم منیان هێنایە ناو شار گوندەکان کوێرکرانەوە کە من دێمە ناو سنتەری شارە گەورەکانەوە مامۆستا هیچی شێک نازانم کەنا بۆ هەڵگرتنی چەک دەبم دەکرێن بە پۆلیس ئەو کاتە لە سێکتەری هیچ ئیشەکەم کە ئەو سێکتەرە من هیچ خولێکم تیان نەبینیوە بۆیە ئەمڕۆ دەبینین کە لە دادگاوە بیگرە تا تەندروستی تا یاسا تا ئەوسەر من هەفتەی پێشوو نەشتەرگەری چاوم کردووە لەم شاری سلێمانیە کاتێک کە نەشتەریەکەم بۆ کراوە قەترە بۆ نووسراوە قەترەکەم وەرگرتووە لە نەخۆشخانەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە قەترەی بۆ من نووسراوە کاتێک کە منشەکەی لێ دەدەم علامەتێکی پرسیار دەدا لە هیچ شوێنێک دروست نەکراوە ساختەیە هەر ئاوی تایە ئەمەی لە بازار دەکرم لە دەرمانخانە منشەکەی سعودیەیە ئەوی کە بە ساختەکاری چۆن هاتووەتە ناو دەرمانخانەی نەخۆشخانە حکوومیەکانەوە مامۆستا گیان ئەمەی دەدرێ بە من تۆش دەدرێ بە من و تۆ بە هەزارانی وەکو منیش ینی ئەمەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستان بەداخەوە ینی ئێمە ئەگەر دەست نەخینە سەربرینەکان ناتوانین چارەسەر بکەین من لە خەمی کوردستانم بۆیە دەست دەخەمە سەربرینەکان بۆیە بە جوان دەڵێم جوان بە ناشرین دەڵێم ناشرین ئەم دەسەڵاتی بەڕێوەبراوە دەسەڵاتێکی حیزبیە مامۆستا گیان بەس کاکێ نەماڵەیە دەگوترێ هێزەکان لەوە تێگەیشتون هەتا بەو هێزەشی کە پارتی دیموکراتی کوردستانە بنمونە لە گۆڕینی کاگنێچیر کە ڕەنگە لای زۆرێک لە خەڵکی یان بەشێکی باش لە خەڵکی بە کەسێک کە تەجروبێشی باشی نەبوو لە ئەداکردنی حکومڕانی دێم ڕێزەوە لابراوە ئێستا بە ڕێزێکی تر هێنراوە کە دەگوترێت سەرکەوتووە لە دەستگا ئەمنیەکەی خۆی بەڕست وەکو ئێمە باسیەوەمان کرد ینی وەکو نەسەب بێ ئامۆزایەوە وەکو باگراونی ڕابردووی بێ ئەم بەرپرسی دەستگایەکی بە دیوێشی تر ئەمە بە گۆڕانکاریشی هەرێمی کوردستانە ینی پسپۆر نییە لەو بوارە من حەزمە کرد کەسێکی تەکنۆقرات لە هەرێمی کوردستاندا هەڵبژێرە دوور لە ئەنتیمای حیزبی بکرێت بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان من لە معاناتی خەڵک دەزانم کاک شۆڕش نەک کەسێک کە لە زانکۆکانی ئەمریکا خوێنوێتی من لە ژێرزەمینەکانی هەڵەبجەوە کە دەرچووم دەزانم کیمیابەران کە باز دەکرێت واتای چی نەگەوەی لە ئەوروپاوە هاتوۆ ئێستا قسە بۆ من دەکات ئەمەی کە دەگوزارێت ینی مەسلەی عقلی حیزبی کە ئێمە دەهێنینە پێشەوە من ئاماژەیەکم پێ کردووە مامۆستا من حەزەکەم بڵێت بزانم ئەو پەیوەندیە دیبلۆماسی کە هەرێمی کوردستان 26 ساڵە بەڕێ خستووە
کامەیە بە خەڵکی سوودمەند بێلی پەیوەندیەکی حیزبی بەڕێکخراوە لە بری پەیوەندی دیبلۆماسی بۆیە هیچ کات نەمانتوانیەوە ینی ئەرکی حکوومەت یاریمی کوردستانە هەموو هەنگاوەکانی شەفاف بن هەموو هەنگاوەکانی لە ڕووی خەرجەوە لە ڕووی پەیوەندیەوە لە ڕووی چیەوە بەڵام ئەمان هاتوون پەیوەندیکی حیزبیان بەڕێخستووە ئەم پەیوەندی حیزبیە باجەکەشی من و مامۆستا دەیدەین وەکو هاوڵاتی نەک ئەو کەسانێک کە لە پێگەی بڕیاردان ئێمە دەمانەوێت هەرێمی کوردستان لەو دەوامەیە لەو جێژەڵوکە ڕزگاری بێت کە پێوەیەت لێتەوە بۆی بنەماڵەکان پیرۆز نەکرێن ئاماژەی بە پۆستی سەرۆک کۆمار کرد کاتێک کە تاڵەبانی کۆچی دوایی کردووە دەبای یەکێتی دەست لەو پۆستە هەڵگرێت لەبەرەوەی ئەو ئەدایی ئەو ئەکتیڤبوونەی ئەو کەسایەتی کە جەلال تاڵەبانی هەیە بووە لە ناو کۆمەڵگەی عێراقی و شیعە و پێگاتەکانی تردا هیچ سەرکردەیەکی کەی حیزبی ناتوانێت بۆ شایە بڕکاتەوە دەبوو مادام پشکی تەوافقیە لەو تەوافقیە ئەو پۆستە ڕاگیرایە بۆی بەو شێوازەی خۆی بمێنێتەوە کێ ئەسە لەسەر مێز دانیشێت و وەکو سەرۆک کۆمار مرافعەیەک بکاتەوە نەخشەیەکی کوردستان بخاتە سەر مێز و بڵێ ئێمە سنوورمان لەسەر دەمی عوسمانیەکانە تایارە بووە کاک شۆڕش نییە ئێستا شەڕشەڕی پۆست و ئیمتیازە شەڕشەڕی پارەیە بۆیە نووسەرێکی عێراقی داوای لە بەڕێز دکتۆر بەرهەم کردووە ئەم گەشتەی کە دەستت پێکرد گەشتێکی ئەقلیمی کرد تا گەشتە ئیتالیاش دەڵێت دەبێت خەرج و ئەو خەرجی کردوتە لەم گەشتەدا هەمووی بخیتە ڕوو ئێمە کە دەڵێن شەفافیت مامۆسەگەن لە هەموو جمگەکانی ژیانە شەفافیەتە فەڕەنسا و میتران کاتی خۆی لەسەر ڕەچەتەیەکی ینی هەر هیچ چێشتخانەیەک لێپرسینی لەگەڵ کرا لەبەرەوەی لە دەرەوەی سەلاحیات و ئەو ڕێژەیە بوو کە بۆی نووسراوەکو پارە ئێمە ئێستا کێ زانێت ئەم پارەیە چۆن چۆنی خەرج دەکرێت ئەو هەموو نۆتەی کە دەچێتە دەرەوە کاک شۆڕژیان کوا داهاتەکەی لەکوێیە منی هەوڵاتی هەر لە ئێسەوە کە 3 مانگی ئەم ساڵم خراوەتە 3 گۆشەی بەرمۆدای پاشەکەوتەوە ژمارە حسابیەکەم کامەیە نییە زۆر بۆیە ئێمە بەداخەوەی ئەمەسا ئومێدمان هەیە کە خەڵک وشار بێتەوە من گرە لەسەر وشاربوونەوەی کۆمەڵگە دەکەم نەک حیزبەکە لای تۆ خۆشاربوونەوەی خەڵک یعنی چی و دەبێت لە چیشدا ینی ئەم هۆشاری ڕنگ بداتەوە جاریش تر وەکو یانزەی وەکو هەفتەی شوبات ینی بڕژێنە سەر شەقامەکان و چوزانم وشاربوونەوەی خەڵکی لەو ئاسانیە هەموو کەسێک ئێمە دەتوانین ینی هەر یەکۆ لە پێگەی خۆیەوە کۆمەڵگە وشار کاتەوە بە مانایی لە چوارچێوەی حیزبی تاکی کوردستانی دەرکەین بیگەڕینەوە بۆ ئەو چەمکەی مامۆستا کە ئێمە هەڵمان گرتووە وەکو چەمکی هاوڵاتی بوون کاتێک کە ئێمە هاوڵاتی بووین دەتوانین حیزب بخینە ژێر پرسیارەوە ئەو ئەمریکایی کە لە سەروی 300 ملیۆنەوەیە 250 کەس بەڕێوەی دەبات یعنی چی ئەبێت ئێمە هەموو کۆمەڵگە بە هەموو تەمەن و ئاستەکانەوە هەر هەمووی حیزبی بێت هەمووی ئینتیمای حیزبی هەبێت وەلای هەبێ بۆ حیزب بۆ کوردستان بەو شێوازە کوردستان کاتی کە باز دەکرێت منیانی پێم سێر ئێسا ینی سلێمانی ژۆتە پایتەختی ڕۆشنبیریە بەڵام ئەوەی کە لە سلێمانیدا ڕوودەدات ینی زۆر دوورە لەوەی کە ئێمە ئەو نازناوەشمان بۆ داناوە زۆر باشە زۆر باشە مامۆسای بەڕێز وڵی پێشتر مەجموعی پرسیاری کردم هەزار پرسیارەکانی جەنابە جوابەمەیە ینی من قەناعەتی ئەوەی کە جەنابە باسێکی تەواوە پێشتری کە دەستمان کە بە قسەکردن قسەکان تەواوە هەنی وەصفەوە وەصفی هەری وەصف نەمەوەسا ئەمە دەست قسە سەرزینە عەزیز باشە تواڵیان پەڕێز ینی من تۆ لێرە دانیشتین ئەم بینەرە چاوەڕێ قسە بکەم لە خزمەتم من لە خزمەتە ناتام عەفومکە من لەوان پەڕێز پێ ڕێسپیە یەک قسەمان هەیە مشکلمان نیە لەوانە من ڕەواتی نام بە شتێک لەوانەوە ئیشی من ڕەواتی بم بۆی کە یەکێک داهاتی خەڵک بەری یاخونەی با ناتوانم بکەم محاکم هەیە سەبارەت بۆی کە تەکنۆقرات ئەم وڵاتە تەکنۆقرات بەڕێوەی بەرێ خەڵکی تەکنۆقرات من دڵنیاتەکەمانە سەرکەوتوو نابێ مقتەداسە زۆر لە من و تۆ بەقوتر بوو داوای حکومەتێکی تەکنۆقراتی کرد نەبوو لە عێراقا کاک بۆ نەبوو بۆچی نەبوو هەنگاوەکە گرنگە هەنگاوەکە گرنگە بەس نەبوو سەرکەوتوو نەبوو عەزیزی من سەرکەوتوو نەبوو بۆچی سەرکەوتوو نەبوو چونکە بمانوێت نەمانەوێ ئێمە لەم فەزای سیاسی ئێرە ئەژین یعنی وەزیرێک ئەگەر تەکنۆقرات بێ بەرگەی دوو ڕۆژ ناگرێ یەکێک کاتە سەری پارتێک کاتە سەری کورە کۆمەڵە کاتە سەری کاکی من گۆڕانە کاتە سەری ئێوایە لەم وڵاتەیە وایە چیکە من تۆ ئەمە واقعەکەیە ئەم واقعەکە من تۆ وەسفێکەین ئەبێ چارەسەریکەین بەچی چارەسەرەکرێت بەڵێ من قەناعەتم وایە کە هەموو شتێک ئەبێ هەنگاو بە هەنگاو چارەسەرکرێ ئەگەر ناتوە لە ئاخرەوە بێتەوە پێی ناگەی بەڵێ فعلا واو پێ ناگەی نمونە بۆ جەنابەتی هەرمەوانێت عەفوم یەک نمونە بۆ جەنابەتی هەرمەوانێ لە پەرلەمانی کوردستان یاسای سەرۆکاتی هەرێم خرایە ناو
بەنامەی کارە بووی کە خوێنی بۆ بکرێ یەکەم خوێنی بۆ کرا مشکلە نەبوو دوم خوێنی بۆ کرا مشکلە نەبوو سێم خوێندنەوە نانەسەوەی پەرما بچێتە ناو هەولێرەوە پێم بڵێ بۆ خۆکە چارەسەر بکرێ هەموو بابەتێکی سیاسی مەجالێکی تایە کە پێ دەوتێ گرایسۆن ناوچێکی ڕەساسیە نەڕەشە نەسپیە دەورە بێ کۆدانیشە چارەسەرێکی بۆ چارەسەری ناکەی من مەبەستی من لێرە ئەوەیە کە ئەوەی کە جەناب باسێکی مگە تا متفقم ناڵێم وانە لە 100% تا متفقم بەڵام ئەمە وەصفێکی بارودۆخی سیاسی و کولتوری و کۆمەڵاتی هەرێمی کوردستانە هێ باشە من ئەمە چۆن چارەسەرکەم بەوە بە ڕادیکاڵانە چارەسەری ناکەم بەڵکو هەنگا بە هەنگاو چارەسەریەکەم هەنگا بە هەنگاو چۆن چارەسەریەکەم بەوە چارەسەریەکەم کە لەناو حکومەتا بم نەک دەروی حکومەتا بم ئەگەر لە دەروی حکومەتە گۆڕان بە 25 کورسی پێ چارەسەرێکرا چارەسەرێکرا بۆ چارەسەر نەکرا ئێشۆ ناو حکومەتەوە گۆڕان بەردەوام بۆش بۆ چارەسەر نەکرا ئێستا 12 کورسیە ناوە کەواتە ئەگەر ئێمە ببانەوێ هەموو لانە سیاسەکە ئەگەر ئێمە بمانێ بارودۆخی سیاسی کوردستان چاکەین ئەبێ هەمویان بێ کۆچ ئەبێ هەمووی دەستی باتێ نابێت یەک لایەن دەستی باتێ خەیناکە ئەگەر معارەزە هەبێ بەڵام معارەزەیەکی منەظەم معارەزەیەکی باش فعلا گرفتەکان دیاری بکە چارەسەریشی بۆ دیاری بکە گرفت دیاری بکە لەگەڵ چارەسەرە معارەزە هەموو دنیای وایە براوەیەک و دۆڕاوێکی تیا ماوەسە بڵێ بەس لەوان نییە عزیزی ئەخ بۆچی وانە چونکە ئێمە لە قۆناغەکەیان پێ دەوترێ قۆناغی چون بەرەو دیموکراسی لە قۆناغی چون بەرەو دیموکراسیە یەکێک لە هۆکارەکانی پێشخستن و سەرکەوتنی سیستەمی حکومڕانی لەم قۆناغەیە ئەوەیە کە هەمیان تیا بەشدار بن کاکە سویسرا وایە مامۆستا بۆ لە ڕووی تەکنۆلۆژیا بم بۆ دەتخوامەوە سویسرا لە پەنجاکانە چاوەکەم بەریتانیا لە حربی عالەمی دووەمە حکومەتێکی مستەقلی دروست کرد کە هەمیان تیا بەشدار بوون بە معارەزە و بە غیری معارەزە بۆ وانە بێ یعنی بۆ ئێمە وا بە شتەکان سێکین بڵێن ئیلا وەڵڵا دەسەڵات لە هەرێمی کوردستانە ڕەشە نەخێر هەموو شتێکی خراپە یان بەڵێ دەسەڵاتی کوردستانە من نەڵێم سپیە دەسەڵات نەڵێم ڕەشە ئەڵەم ڕەشیشی هەیە سپیشی هەیە سپێکەی دەستخۆشیەکەم سپێکی بە دوای چارەسەریەکە لە چیا دەستخۆشیەکە ببوورە ینی ئەمە هیچ کاتێک دەسەڵات ناتوانێت خێر و سەدەقە بە هاوڵاتی بکات من لێرە مافێکم هەیە پێناسێکم لە گیرفانەیە پێ مەڵێن هاوڵاتی کوردستان بەڵام واجبێکشە پێناسەکەم تەواوە واجبێکم هەیە کە من ڕۆڵی خۆم بینم وەکو هاوڵاتیەک کە لە خزمەتی نیشتمان و نەتەوەی خۆما بم ئەمەم کردووە بەڵام دەسەڵاتێک کە منەی بینم ماوەستا لە ڕووی تەکنۆلۆژیاوە کام بەرپرسی حیزبی هەیە ئێستا ئەمڕۆ خۆی نەگەیان بێتە ئاستی ئەوەی کە لە ئەمریکا چی دەردەچی ئەم لای مناڵەکەی ئەم بوونی هەبێت ئەمەوەسا باشە کاتێک ئەوان لە شاخ بوون ئەم عقلێتی ئێمە کە باسەکەی نەڵێن بە عقلێتی شاخەوەی ئێستا کوردستان بەڕێوە برێت با من کورتی کەمەوە بۆی بینەری بە ڕێزش لێ تێ بکات لە شاخ ئێمە لە دێهات و گوندەکان هەمومان خزمەتمان نەکرد کە ئەوترا ئەمە پێشمەرگەی و مەفرەزی پێشمەرگەیە زۆر ئاسایی بوو نیوەشەوە دەمە و بەیانە هەر کاتێکە تەق هاتە ژوورەوە ئیسراحەتی خۆی کردو چوە دەرەوە لەبەرەوەی چییە هەڵگری نازناوی پێشمەرگەیە ئەبەم عقلێتەوە کە تۆ خەباتی چەکداری کردووە یەیتە ناو ژیانی نۆرمەڵەوە نابێ ئەبێ ئەقڵێتە دوور خەیتەوە لە دەسەڵات ئێستش جەنگاوەرە دیێرینەکانی ڤێتنام لە ئەمریکا ئەوانەی کە ماوەن ساڵانە مەدالیایەکی شەرەفەکەن بە سنگیانە نەک لە کۆنگرێز دایانێن و بیانکەن بە کۆنگرێزمان ئێمە ئەمانەی کە لە شاخ بوون هەموو ئەو دەموچاوانن کە ئێستش بڕیارێن لە چارەنووسی ئەمە ئەوان بۆ عقلێتەوە کە خزمەتکراون ئێستش ئەڵێن دەبێت خزمەت بکرێن لە کاتێکە کە من بووم بە بەرپرس بە وەزیر بە ئەندام پەرلەمان دەبێت خزمەتکار بم نەک خزمەت بکرێم زۆر باشە هەرێمی کوردستان ببوورە ئێمە ئەلەم بازنەیە ماوینەتەوە هاوڵاتی دەبێت کاتی ئەوە هاتووە هاوڵاتی قسە بکات ماوەسەجان بەرپرس و حیزبیش گوێگر بن بۆی ئێمە معادلەکە دوای 26 ساڵ ئەم هاوکێشەی هێشتا ڕاز نەکراوەتەوە هێشتا لە خەمی ئەوین فەرمو و ئەندام پەرلەمان موچەکەی 6 میلیۆن ئەوەنەی ئەبێ کەم کرێتەوە ینی لە خەمی میلەت بوونە بەم شێوازە و بەم تۆنە ناکرێت کە ئەم زۆر متفقم قسەی جەنابتە بەڵام من لەگەڵ ئەوەیان متفق نیم کە ئەڵێم ئێمە نابێت لە دەروی دەسەڵات هابین کە ئەڵێم ئێمە بەسم شەماڵ نییە وەکو شەماڵ بەڵکو مەبەستم ئەوەیە کە هەموو هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەگەر بیانوێت ئەم باودۆخە چاکەن ئەبێت ناو دەسەڵات هابن ئەگەر جەناب پێم بڵێ باشە خۆ گۆڕان تاقی کردوانێ بەڵام گۆڕان بەردەوام نەبوو ینی یەکێک بنکەفراوانمان تەجروبە کردووە ئێمە لە ناو با بڵێن لە ناو موسەساتی هەرێمی کوردستانە خەلەلێکی بێ خەلەل دەستنیشانکەین کام خەلەل زۆر جا باسییان مەسەلەی کردو تومە لە ناو موسەساتی هەرێمی کوردستانە دەستگایەکەیە کە پێویستە هەنێ پرسی چارەنووسازە ئەبێ ئەم پرسە لەو دەستگایە چارەسەکرێت
دوو نمونە بۆ جەنابتە هێمانە دوو نمونە مام جەلال خوا عەفوی کات وەختی خۆی کاتێکە سەرۆ کۆمار بوو کۆمەڵێک کێشەی زۆر حەساسی لە عێراق چارەسەر کرد لە یەک کۆبوونەوەیە هەموو قیادە سیاسەکانی کۆ کردەوانێت لە کۆشکی سەلام و بەستون نەوشی ئەو کورد و تورک و دانیشت و تۆزێ قسانە کرد بە یەکەوە و تر کێشەکە چارەسەر کرا و ئاوەکە ئاکرا بە ئاگرەکەیە و حکومەت تەشکیلە کرایەوانێ کۆمەڵێک کێشەی زۆر حەساس چارەسەر کرا لەو کۆبوونەوانێ بەڵام لە کوردستان لە دوای 2016 سەرکردایەتی سیاسی کورد چەند جار کۆبوونەوەیان کردووە لە سەلاحەدین و لە دووکان و هەمان بە یەکەوە دانیشتن لەسەر کۆمەڵێک قسەیانە کرد و چارەسەریشانە کرد پرسی ڕێفراندۆمێک بوو لە مشکلانەکە کە یعنی هەتاکو شەوەکەشی لانە سیاسەکان لەسەر متفق نەبوون بەڵام بە خاتیەوەی کە لەسەر مێز و هەمان بە یەکەوە دانیشت بوون و قراران لێیا بوو بسپێنجی نۆ ڕێفراندۆمەکە کرا ئەمە مانای وایە کە پێشان بە موسسەیەکی تر هەیە کە یعنی سەرجەم نوخبەی سیاسی بارزی حزبە سیاسەکان کۆ بکاتەوانێ بۆی کە هەندێک پرسی چارەسازەیە ئەبێ یا چارەسەکرێ ئەگەر ئەو پرسی سەرۆکایەتی هەرێم لە یا چارەسەکرایە من دوناتەکەم 2 ساڵ پەرلەماندا ناخرا سەرۆکی پەرلەمانشونی خۆیان دەزانی پارتی دەڵێ لە پەرلەمانە سەرۆکایەتی هەرێم یەکلای بکرێتەوە مامۆستا بەڵێ پارتی دەڵێ ئەم جارە پرسی سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمانە یەکلای بکرێتەوە ئەی جەناب ئێستاش ماگال لەوە هەیە کە نەوەی نوێ هەنێ لە ئەندامەکان ئەڵێ بێ پرسی سەرۆکایەتی هەرێم لە ناو شەقامە یەکلایەکرێتەوە کاتێکە پێشیانەوەی بێنە ناو پەرلەمان یەکلایەکرێتەوانێ ئەم دوو فاقیە لە سیاسەتە زۆر خەتەرە بۆ ئێمە ئەخدی ئەم دوو فاقی لە سیاسەتە وای لە کردووە کە هەرێمی کوردستان بە عقالێکی سەلیمان ناڕوە ئێمە پێویستمان بە چییە بۆیە ئەڵێم ئێمە پێویستمان بە موسسەی خەلەلمان هەیە لە موسساتی کوردستانە پێویستمان بە موسسەیەکی نێوەندگیر هەیە کە هەندێک پرسی چارەنووسسازی ئەوێک دایکاتەوە بۆ لە دەرەوەی حیزبەکان فشار نەبین مامۆستا ینی بەڕێز من کاک شۆڕش کۆمەڵگە بۆ ئێمە کارتی فشار نین باشە ئەو شکستێک کە هاتە پێشەوە لە ڕیفرەندۆمە ئەوە دەڤەری زەردواز لێ بێنە لێرە بۆ یەکلایەن جورئەتی ئەوەی نەکرد ڕێپێوانێکی هەمنانە بکات لەبەرەوەی ئێمە خەڵەتێنراین لە پاڵ نخبە مامۆستان بمبورە نخبەی ڕۆشنبیر شتێکە وەکو لایحە هەڵواسراوە لە ڕووی ئەکتیڤ بوونەوە لە نێو شەقا و جەماوەردا بوونینی ئەزیزم ئەگینا ئەگەر ڕۆشنبیر بوونی هەبێت لەم هەرێمی کوردستانە حزب ناتوانێت بەو شێوەیە تەراتێن بکات و یاری بە مقەدەراتی میلەتەوە بکات من لەو قەناعەتەیەم کە ڕێفراندۆم کراوە پرسێکی باش بووە ئیشێکی چاکمان کردو قەناعەتی منە وەختی خۆش زۆر دیفاعم لێ کردو ئێستاش باشکرا ئەڵێمانی ڕێفراندۆم حەقی ملەتی کرد بۆ ڕێفراندۆمی کردو داسە خۆی کردووە بابەتێکی تر پەیوەندی بەوە نیە بەڵام ئەوەی کە شکست بووە خوشکردنەوە بە بڕوای من شکست نەبوو ڕەتفعل بووە زۆر جای ژۆر شەبا کردووە لە ڕۆژنامە گۆڤارەکانە باسیشمان کردووە لەسەر تەرجیح باسم کردووە من ئەڵێم ئەوەی کە لە ناو ئەوەی کە لە دوای ڕێفراندۆم ڕوویە بەڕاستەکەی خۆی بۆ خۆی پەرچەکرداری ڕێفراندۆم بوو زۆر باشکە کاتەکەم ماوە لە خاڵی چوارەمی ئەو ڕاگەیەندراوە هاو بەشەی کە هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لە 11/12/2010 بڵاویان کردووە هەتووە پشگیریکردن لە لیژنەی تایبەت بە پێکهێنانی کابینەی نوێم و ئۆرگانەکانی دیکە بۆ دابینکردنی سەقامگیری و حکومڕانی سەرتاسەری لەسەر بنەمای یاسا و هاوبەشی هەم ئەو حزبانی کە بەشداری لە کابینەی داهاتوودا دەکەن ئەم خاڵە جێ سەرنجیمنە تەسەوڕ دەکەن یعنی لە داهاتوودا ئێمە لە بەردەم حکوومەتێک یا دەسەڵاتیش تازە دابین بەرمەبنای ئەمە بێت یعنی بەرمەبنای ینی کارکردن بێ لەسەر بنەمای یاساییەکان و ئەوەی کە تێیدا هەمویان هەست بەوەکەن کە هاوبەشە ڕاستەقینە ئەو قسەی خۆی کردووە بەڵێ پارتی و یەکێتی بە ئاشرا قسەی خۆیان کردووە ئەڵێن کاکە ئێمە ئێستادادمان تایە وەرنە پێشەوە یەک حکومەت تەشکیل نا بە دەرەجەیەک من ببەستم پێ لە پارتی و یەکێتیە چونکە لە ڕابردوودا دڵنیام لەوەی کە لێرە و لەوێ لە یەکێتیەکان بیستوتە کە ئەوان هەست بە جۆرە لە غوربەت دەکەن و پێشان وایە کە شەریکی ڕاستەقینە نین نانا غوربەت نییە ئێستا لەم شەوانەیە بەڕێز کاسا دەحین پیرە لەگەڵ هیوا جەمال لە تەلەڤیزیۆن ڕووداوە یعنی گفتوگویەکیان کرد و یەک پرسیاری زۆر لای من ورد بوو و جگای ملاحظە بوو ینی پرسیارێکیان لێ کردوتیان پارتی چی لە ئێوە داوا ئەکا ینی پارتی کوردستان چی لە تۆ داوا ئەکا یەکێتی ئەوێ ژوتی ینی بە ئاشکراوەتی پارتی داواکە ئێمە التزامان هەبێ کاڵی التزامان هەبێ و تو التزامان بە قەراراتەوە هەبێ التزامان بە اتفاقیاتەوە هەبێ التزامان بەو ڕێکوتنانەوە هەبێ کە نوێنێک ئەنجامی ئەین پرسیارێکی تریش لێ کەوتی باشە ئێوە چی داوایتان لە پارتی کردوت ئێمەش داوامان کە شەریکی ڕاستەقینە بیت کەواتە ئەسڵ داواکاریان هەیە ئەسڵی کێشەکە ئەمەیە ینی ڕەد و بەدەلە لە نێوان لایەنە سیاسەکانە ئێستا بە پێی ئەم ڕاگەاندراوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی کوردستان بە ئاشکرا ئەوان ئەڵێن کاکە ئێمە ئامادەیەمان تایە کوێتە حکوومەتەکە بابێ
دەرگادا نەخراوە دەرگادا نەخراوە کەسێک نایەت خۆی ئازاد خۆی نایەت زۆر باشە زۆر باش ئێستا گفتوگۆ دەستی پێکردو بۆ پێکەنانی حکوومەت هەرچەند گفتوگەکان تۆزێک سوستوخاون بەڵام دەگوتنێ مبەرریژەیە بۆ ئەم سوستوخاویە دەیانەوێ ینی لە ڕێگەی لە یەکتری تێگەیشتێن بەوەی کە هەموو لایەکچی لە یەکتر دەوێت ینی دوزار ینی گەڵاڵەی ڕێژی هاوبەش بکەن بۆ پێکەنانی ینی حکوومەتی داهاتوو لە هەرێمی کوردستان چاوەڕوانەکانی خەڵک لە شوێی ئەم گفتوگۆ و حکوومەتەدا دەبێت خەڵک کێشەی زۆرە خۆت دەزانی من ئەمەی دەبزێت بە چاوشارکەی سیاسی دەبینم ئەگەر نا پێشتر هەموو شتێ نانە هەر چاوشارکەی سیاسیە لەبەرەوە ئەم چاوشێرکەی لە شێ دەکرێت ینی ئەو لایەنەی کە معنیە بە ئیشەکە پارتی دیموکراتی کوردستانە لە یەکەم لێدوانی سەرۆکی حیزبەکە تا سەرۆکی فراکسیۆنیان تا سەرۆکی حکوومەت لە مەولا هەڵسوکەوت لەگەڵ لایەنەکاندا بە پێی ژمارەی کورسی دەکرێت ئەمە بڕیاری خۆی یاوە ئێستاش سەرتۆپی بڕگەکانی و جونگەکانی کای سیاسی پارتی بۆ خۆی داناوە یەت لە ڕووی عرفی حیزبی کلاسیکیەوە مامەڵە لەگەڵ لایەنەکانی تردا دەکات لەبەرەوەی خوێندنەوەی بۆ هەموو لایەنەکان هەیە پارتی لە لایەنەکان گەڕێ خەڵک قسەمە لەسەر لایەنەکان و شێوازی مامەڵەی خەڵکی مەکاک شۆڕش بوورە خەڵک ئێستا کێشەی هەیە یەکێک لەو فێڵانەی لە کۆمەڵگەی کوردستانی کرا لە دوای ڕاپەڕینەوە دروستبوونی فرەیی حیزبی بوو ئەم فرەیە هەموو کۆمەڵگەی کوردستانی دابەش کرد بەسەر حیزبەکاندا واتە کۆمەڵگەی کوردستانی ئەو ڕێژەیەتیانە وەکو کەسانی دەرەوەی حیزبەکان بتوانن فشار بن لەسەر دەسەڵات بۆیە کاتێککە باز لە حیزبەکان دەکەین ڕنگدانەوەی کۆمەڵگەیە ئەو حیزبانە بەو سیفەتەیە سەپارتی ڕوودەکاتە بارگاکانیان کە دەنگدەرەکانیان دەنگیان پێداون هەر یەکە و ژمارەیە کورسی هێناوە بۆیە گرفتی سەرەکی لایەنەکان لە هەرێمی کوردستان کە پارتی توانیوێتی جوان جوانیاریان لەگەڵا بکات بریتی بۆ لەوەی کە هیچ کات خاوەنی استراتیژ نەبوون بە تاکتیک سیاستیان کردووە زۆر چاکە زۆر سوپاسان دەکەم زۆر بەڕێزان کامەران گوڵپی چاودێری سیاسی هەروە زۆر بەڕێز مامۆستا شەماڵ ئەحمەد بەرپرسی بۆردی ئەکادیمی ناوەندی چاوی کورد زۆر سوپاس دەکەم بەڕێز هەروە سوپاسی ئەوەش دەکەم تا لە هەفتەی داهاتوو پێتان دەگەمەوە هەموو لاک بەخوای گەورە دەست بێرن خواتان لەگەڵ